كاك محمد من لقلا فرمو. كاك محمد فرمو. أم كاتب ما مسجل. أم كاتي جناب الشدباش كاك محمد جان. ما مسجل بشير الزحمة النبي. خدمة فرمو قربان. ما مسجل ولا بشير من لقل بريق ما تشتي شنبو كلمة دعني بتم بطلاقم نلقل تايم نلقل تاشركم. أيه وكاركتش ما مسا ونعباركتش ما مسا من مشيكيتو. هل وتد بطلاقم؟ بلا وتم بطلاقم بخواي قرب ويش من لقل تانايم. بس تشاو. بلا أو ما مسا بمشيكيتو ممنون بم. بس تشاو إن شاء الله كاك محمد جان جود بيزدوي ما مسجل. سرچاو بدا باشەکەم پەیوەندی دووەممان کاکە محەممەد بوو دەڵێ لەگەڵ براکەم کێشەم هەیە وتم بەخوای گەورە بە تەلاقم مەسەلەی تەلاق من قەت جوابی تەلاق نادەم چکە من ئەندامی لیژنەی فتوانیم بەڵام هەروەی کەوتوتە بە تەلاقم ئینشاءڵڵا تەوبەیەک کە لە بینی خۆت و خوادا وەجارش کە وشەی تەلاق بەکار مەهێنە وشەیەکی ناشرینە وەک لە خێزان پێی لە کەدار دەبێ و خۆت دڵت پێی ناڕەحەت دەبێت بەڵام ئەوەی کە ناوی خوات هێناوە جارێش کە کاکە محەممەد لەگەڵ هەر کەسێکا تۆڕەبووی بڵێ بە گەورەی خوا بە گەورەی ئەڵڵا مەرحەبان ناکەم خوا لە حەقی خۆی دەبورێ بەچی ئێستامەی تو ئینشاءڵڵا تەلاقت نەکەوتەوە بە ئیزنی خوا گەورە هەر ئەوەندە دووت بێ بەڵام لەبەرەوەی کە سوێندت خواردووە ئەگەر بۆت دەکرێت نانی دە فەقیر بدەواتە 3500 دینار لەو برنجێک هەژارێک پێی تێدەخوا واتە 35000 بۆ دە کەس جەماڵی وا هەیە کە تۆ فەقیرن 5 سەرخێزانن بای 5 سەرخێزان 3500 بدەیە ماڵێکی تریش بدۆزەوە 5 بن ئەواتە تەوزیعەکەی بە دووە ماڵدا یان ماڵێک 10 سەرخێزانن هەژارن بە یەک کەڕەت هەمووی بدە بە ئەوان ئەگە ئیمکانێتی ئەو 35,000 نییە خواردنی 10,000 ئەو کاتە 3 ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بە 3 ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بە بڵێ یا ڕەبی خوا ئەمە کەفارەتی سوێندەکەمە دوای ئەوە لەگەڵ براکەت بچی بۆ هەر شوێنێک و ئینشاءڵڵا تەرکی عەلاقەی مەکە کەفارەتی سوێندەکەت بدە و مەرحەبای براکەت بکە و ئینشاءڵڵا جارشکە لەسەر شتی ئاوا یعنی شتێکی بچووکە دی بە دڵنیاییەوە لە براو لە هیچ کەسێک سوێن مەخۆ کە مەرحەبایی ناکەم جا بۆت کرا ئەوە ڕۆژی بۆ هەر نەفرێک 3500 دینار لەو برنجێکی سادەی باش دەکا هەژارێک پێی تێر دەخوا دەکاتە 35,000 بۆ دە فەقیر ئەگەر پێت ناکرێت کاک محەممەد عەرزم کردی 3 ڕۆژ لە زیادی کەفارەت بەنێتی کەفارەتی ئەو سوێندە بە ئیزنی خوای گەورە بە ڕۆژوو بە